لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەندامان و کادیران و سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری هەولێر بەگەرم و گوڕیەوە دەستیان کرد بە هەڵواسینی پۆستەر و لافیتەکان. ئەندامێکی ئەنجومەنی سیاسی کۆمەڵیش دەڵێت چاوەڕوان دەکەین بەهۆی هەڵوێستە نەگۆڕەکانمان کە لە ماوەی ڕابردوودا هەمان بووە. بەرامبەر بەو نەعەدالەتیانەی دژ بە خەڵک دەکرا هاوڵاتیان بە دەنگدانیان بۆ لیستی 104 وە کاندیدەکانی پاداشتمان بدەنەوە. دەشڵێت هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە لە هەڵوێستەکانمان بەردەوام دەبین. دڵنیاین لە بەرنامەکەی خۆمان لە پرۆژەی خۆمان وە هەموو لاش دڵنیا دەکەینەوە وەک چۆن لە ڕابردوودا ئێمە هێنامانە لە کاتی خۆشیدا لە کاتی ناخۆشیدا هەورازە بۆ نوشێو هەبووە ناڕحەتی و خەم و خەفەت ئازار بەڵام لەو ڕێباز و بەرنامەی خۆمان لامان نەداوە هەموو لا دڵنیا دەکەینەوە لەم ڕێباز و بەرنامەیە کە گرتومانە کە هەم بۆ ئینشاءالله بۆ ڕەزامەندی خوای گەورەی هەم بۆ خۆشبەختی خەڵکت دڵنیان دەکەینەوە کە نە بە سەرما و نە بە گەرما نە بە خۆشی نە بە ناخۆشی نە بە فشار و نە بە چاوسورکردنەوە لێلا نادەین چونکە سەرمادومانە کە لێمان لا نەداوە. هاوشانی ئەندامان و کادیران بەشێک لە سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامیش تا درنگانێکی شەو لەسەر شەقامەکان سەرقاڵی هەڵواسینی پۆستەر و لافیتەکانی لیستی 104 و کاندیدەکان بوون. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵیش دەڵێت ئەوەی کۆمەڵ لە حیزبەکانی تر جیا دەکاتەوە هیچ جیاوازیەک نییە لە نێوان ئەندامان و سەرکردەکان بۆ خزمەتکردنی خەڵک. ئێمە کۆمەڵی ئیسلامی لە پێناو خەڵک دروست بۆ خەڵکیش کار دەکەین کەواتە ئێمە بە قاعیدە و قەواعیدەوە لە خزمەتی خەڵک داین جا ئەوەی کە ئێستا بۆ خۆی نووسیوە پاڵی داوەتەوە پێم وایە لەسەر خوێنی ئەو خەڵکی بەڕاستی ژیاوە و گەورە بووە بەڵام ئێمە بەردەوام لە خزمەتی خەڵکدا بووینە و پێشمان شەرم نییە بەردەوامیش لە پێناوی ئەو خەڵکە کارەکەین. جارێکی تر ئێمە ئیعلانی دەکەین کە بەردەوام لە بەرەی جەماوەر بووین و لە بەرەی جەماوەر دەبین و خزمەتکاری جەماوەر دەبین دژی هەموو ستەم و نەعەدالەتیەکە بین دژی هەموو گەندەڵیەکە بین. ئێمە ئەمانەوێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئیستیحقاقی خۆیان بەدەست بێنن. بەپێی ئەو بەرنامەی کە کۆمەڵی ئیسلامی دایڕشتووە لەو ماوەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ بانگەشەی هەڵبژاردن دیاری کردووە دەبێت پۆستەر و لافیتەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەموو شەقامەکان هەڵبواسرێت بۆ ئەوەی هاوڵاتیان ئاشنا بن بە ژمارەی 104 و ژمارەی کاندیدەکان. بەڵێنشمان داوای بەردەوام دەبین هەتاوەکو ئەو فترەیە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ ئێمە دیاری کردووە لە هەڵمەتی بانگەشەکردندا. جێی دڵخۆشیشە بەڕاستی هەموو ئەو کادیر و ئەندامانەی خۆمان کە لە سنووری خۆمانە بەڕاستی هەمویان بە خۆبەخش هاتوون ئێستا کار دەکەن لە بۆ ئەوی بەڕاستی ئەو پەیامە بگەینین کە چەندین ساڵە کۆمەڵی ئیسلامی لە پێناویدا تێکۆشیوە. کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا بەهۆی هەڵوێستەکانی بەرامبەر بە پرسی سەرۆکاتی هەرێم و حکوومەت و ئەو زوڵمانەی لە موچەخۆران و هاوڵاتیانی بەژمەینەتی هەرێم دەکرا کۆمەڵێک بازی زۆری داوە لە وێنەی گرتن و نان بڕاوکردنی ئەندامان و کادیرانی و چەندانی تر بەڵام ئەوانە کۆمەڵی ئیسلامی پاشگەز نەکردەوە لە هەڵوێستەکانی هەر بۆیە ئێستا لای هاوڵاتیان لیستی 104 بە لیستی هەڵوێست ناسراوە هاوکات سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامیش بەڵێن دەدەن لە هەڵوێستەکانیان بەردەوام بن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.